هەڵسوکەوتەکانی دەوڵەتی تورکیا پەلاماردانی سەربازی بۆ ناوچە کوردەکان و دوجاریش بڕیاری دەستگیرکردنی پەرلەمانتاران و هاوسەرۆکانی کورد لە باکووری کوردستان ناڕەزایی جیهانی لێکەوتووەتەوە و ڕۆشنبیرانی خوورماتوش ئەو ڕەفتارانەی دەوڵەتی تورکیا دژ بەگەلی کورد لە باکوور شەرمەزار دەکەن. سیاسەتی فاشیانەی دەوڵەتی تورک بەرامبەر بە گەلی کورد هەڵقوڵای ئەمڕۆ دوێنێ نییە. سیاسەتێکی لێمێژینەی داگیرکەری تورکە بەرامبەر بە نەتەوەی کورد. ئەمڕۆژ لە کاتێکە کە دەوڵەتی تورک هەڵدەسێ بە دەستگیرکردنی ئەندام پەرلەمانەکانی حیزبێکی کوردی هەدەپە مەبەستی تەنها ئەو حیزبە نییە، بەڵکو مەبەستی تەواوی نەتەوەی کووردە و نایەوێ ئەم نەتەوەیە بە مافی خۆی بگا و ئەردۆگان بە هیچ کاتێک وەکو ئەوانەی پێشی تری خۆی هیچ کاتێک لە هەوڵی ئاشتی و لە هەوڵی چارەسەرکردنی کێشەی کوردانە بە ڕێگەی ئاشتیانە، بەڵکو هەمیشە هەوڵی داوە بە ڕێگەی سەربازی بە ڕێگەی عەسکەری بە هەر شێوەیەکە بۆی بکرێ مافی گەلی کورد بنبڕ بکە و نەیەڵێ ئەم گەلە بە مافی خۆی بگات. ئۆردەغان هەل لە مێژەوە ڕەفتارەکانی ئەوە دەرەخا کە کەسێکی دیکتاتۆرە چوو خۆبولی مقابل ناکە ئەبێ بە ناوی یاساوە ئەوانەی کە نارانێتی ئەوانەی کە ئۆپۆزیسیۆنن دووریان بخاتەوە لە دەسەڵات و بۆ ئەوەی کە بتوانێت دەستوری تورکیا بگۆڕێ بیکاتە دەستوری سەرۆکایەتی بۆی حتا بریاری سێدارەدانش بگەڕێتەوە بۆ تورکیا عنێ بەرەو دیکتاتۆرێت و بەرەو تاکڕەوانە ئەڕوا هیوادارم بە برێرەکان خۆیانە بچنەوە داواکارم تورکیا بە زووترین کات دەستگیرکراوان ئازاد بکە. چاودێران پیان وایە ئەوەی دەوڵەتی تورکیا و ئاک پارتی ئەنجامی دەدات دژ بە گەلی کورد لە باکوور بۆ جینۆسایدی گەلی کورد هەوڵ دەدات، بۆیە پێویست دەکات هەموو کورد بە یەک دەنگیەوە دژی بوەستنەوە بە مەدەنیەت. ئەردۆگان و پارتەکەی ناتوانێت وەکو شەخایەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پەلاماری سووریا بدا و پەلاماری عێراق و کوردستان بدا و پەلاماری شەڕێکی گشتیش بەرپا بکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و بەشێک لە هاوڵاتیانی خۆشی کردوێتە ئاماج. بۆیە بەم سیاسەتە و بەم نەهجە من پێم وایە ئەردۆگان بووە بەدیلی سەدام حوسێن و بووە بەدیلی بەشار ئەسەد و بووە بەدیلی حکومەت دیکتاتۆریەتەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، بۆیە دەبێت چاوەڕوانی هەڵوەشانەوە و داڕۆخان و ئەوە بێ لە بەرامبەر ئەبێ کورد زیاتر یەکدەنگ بێت و ئەبێ کورد لە باشوور و لە بەشەکانی تری کوردستان هەڵوێستیان تونتر بێ و هەڵوێستێکی نەتەوایەتیان هەبێ بۆ هاوکاریکردنی ئەوان. بڕیارەکانی ئاک پارتی و دەوڵەتی تورکیا لە دەستگیرکردنی نوێنەرانی کورد و هاوسەرۆکەکانی بە درێژە پێدەری شۆڤێنیەتی تورک ئاژمار دەکرێت بۆ سڕینەوەی گەلی کورد لە تورکیا کە زۆربەی دەسەڵاتدارانی ناوچەکە پەیڕەویان کردووە لە ڕابردوودا، بەڵام شکستیان هێنا و گەلی کورد دوجار سەرکەوتوو بووە و نمونەشیان کوردستانی باشوورە کە دژی ڕژێمی بەعەس وەستا و دوجار سەرکەوتوو بوو ڕژێمی بەعەسیش لە ناوچوو. کاروان حەبیب، کورتسات نیوز، خوورماتوو.